سڵاو قوتابیانی ئازیز ئەمڕۆ دەین باس دەکەین باسی ئاوێتەیەکی دیکەی ئەندامیەکان دەکەین لە کەرتی چوارم لە بەندی دووەم ئەوش باس دەکات باسی چەوریەکان دەکات ئەمە وەکو پێداچنوویەک بە دەرسەکەی کە بە بێن باسی ئەوما کە گوتمان ئاوێتە ئەندامیەکان دەبنە چوار ئاوێتەی ئەندامی سەرەکی کەوا دوومان باس کرد ئەو بەدەین دووەکەی کەش باس دەکەین یەکێک لەوانەکەەوە باسمان کرد قوتابیان گوتمان چ بوو گوتمان کاربۆهیدراتەکان بوو هەتا وەکو باسی ئەوشمان کرد گوتمان کاربۆهیدراتەکان لە چی پێک دێن گوتمان پێک هاتون لە تاک شەکرەکان واتە یەکەی پێکهاتنی کاربۆهیدراتەکان چ بوون گوتمان چێ تاک شەکر پاشە هاتی باسمان کرد باسی ئاوێتەیەکی دیکەی ئەندامیمان کرد ئەوی چ بوو ئەویش پڕۆتینەکان بوو گوتمان پڕۆتینەکان یەکەی پێکهاتنیان چێ گوتمان ترشە ئەمینەکانەوە هەروەها گوتمان ترشە ئەمینەکانیش چەند نەوعی هەیە 20 جۆری جیاوازی هەیە و جیاوازی هەر 20 لە ترشە ئەمینەکە بۆچی دەگەڕێتەوە بۆ کۆمەڵەی فەرمانی ئا ئەوە بەدەین باس دەکەین باسی ئاوێتەیەکی دیکەی ئەندامی دەکەین ئەوی چییە چەوریەکانە دەبا بێک و بزانین ئایا چەوریەکان چین قوتابیان دەبێن گەردی ئەندامین واتە ئاوێتەی ئەندامین باشە و هەروەها ناجەمسەرگری گەورن کەواتە چەوریەکان چنە ئاوێتەی ئەندامین بەڵام ئایا جەمسەرگرن نە بەڵکوچنە ناجەمسەرگری گەورن و هەروەها لە ئاودا ناتوێنەوە بۆ چونکە چنە ناجەمسەرگرن ئەگەر بێت و جەمسەرگربانە ئەو کاتە لە ئاودا دەتوانەوە کەواتە ناجەمسەرگری چنە گەورن مادەم ناجەمسەرگری واتە لە ئاودا ناتوێتەوە بۆچی لە ئاودا ناتوێتەوە قوتابیان چونکە ئاو خۆی لە خۆیدا ئێشت و ئەو گوتمان چێ کات خۆی باسما کرد گوتمان ئاو جەمسەرگرە واتە توێنەرە باشە ڕێژەی گەردیلەکانی چییە واتە بە کوردەکەی چەوریەکان لە چی پێک دێن قوتابیان پێکاتونە لە کاربۆن و هەروەها لە هایدرۆژنیش پێک دێتن و هەروەها لە ئۆکسیجنیش پێک دێتن واتە هەم لە کاربۆن پێک هاتووە باشە هەم لە هایدرۆژین پێک دێتن و هەم لە ئۆکسیجین پێک هاتووە بەڵام قسەکە لەوەیدایە ئایا ڕێژەی کامیان زیاترە دەڵێن ڕێژەی گەردیلەی کاربۆن و هایدرۆژین باشە کاربۆن و هایدرۆژین تیایاندا چییە زۆرترە وەک لە چ لە ڕێژەی گەردیلەکانی ئۆکسیجین ئیعادەی دەکەمەوە گوتمان چنە ئاوێتەی ئەندامین و هەروەها ناجەمسەرگرن مادەم ناجەمسەرگرن کەواتە لە ئاودا ناتوێنەوە بۆ نمونە کاتێکەوە دەبینی کەمێک چەوری بەخە ناو ئاوێک تەشتە ئاوێک گڵاسە ئاوێک دەبینی ئەم چەورێ ناتوێتەوە بۆ چونکە گوتمان چییە ناجەمسەرگرن مادەم ناجەمسەرگرشبی لە ئاودا ناتوێتەوە چونکە ئاو خۆی لە خۆیدا چییە جەمسەرگرە گوتمان لە چی پێک دێتن پێک هاتووە لە کاربۆن هایدرۆژین ئۆکسیجین بەڵام ڕێژەی گەردیلەی کاربۆن و هایدرۆژین زیاترە وەک لە ڕێژەی چی گەردیلەکانی ئۆکسیجین پرسیارێک دێتە پێشمان قوتابیان هەر لەسەر ئەو نوقتەیە گەردەکانی چەوری بەچی جیا دەکرێتەوە لە ئاوێتە ئەندامیەکانی دیکە واتە بەچی جیا دەکرێتەوە لە کاربۆهیدرات و پڕۆتین و ناوکە ترشەکان بەچی جیا دەکرێتەوە دەبێن بەوە جیا دەکرێتەوە ژمارەیەشی زۆر لە چی تێدایە لە بەندی کاربۆن و هایدرۆژین باشە بۆچی ژمارەیە زۆر لە بەندەکان بەندی چی بەندی کاربۆن و هایدرۆژین تێدایە چونکە گوتمان ڕێژەی کاربۆن و هایدرۆژین تێدا بەرزە ئەمە ژوای کردوکەوە ژمارەیەش زۆر لە بەندی کاربۆن و هایدرۆژینی تێدایە ئەمە ژوا دەکاتە چی بیتن بێتەوە هۆی ئەوەیکەوە وزەیەکی زۆرتر چ بکاتن کۆ بکاتەوە کەواتە چەوریەکان وەکو مەغزەنێک وانە وەکو کۆگایەک وانە بۆچی بۆ کۆکردنەوەی وزەکان ئەگەر پرسیارە شماوی هات بۆچی چەوری وزەیەکی زۆرتر کۆ دەکاتەوە لە چاو ئاوێتە ئەندامەکانی دیکە وەڵامەکەی ئەوەیە دەبێن بۆ هۆی بوونی چی ژمارەیەکی زۆر لە چی لە بەندەکانی چی بەندەکانی هایدرۆژین و هەروەها کاربۆن باشە کەواتە بەچی جیا دەکرێت دەبێت چکە وزەیەش زۆر تێدا کۆ دەبێتەوە بۆ وزەیەشی زۆر تێدا کۆ دەبێتەوە دەبێت چونکە ژمارەی زۆر لە بەندی کاربۆن و هایدرۆژین تێدایە ئەمە ژوا دەکاتن وزەیەکی زۆرتر کۆ بکاتەوە وەک لە بەندەکانی چی کاربۆن و ئۆکسیجین کە لە ئاوێتە ئەندامیەکانی دیکەدا زۆر بن واتە لە ئاوێتەکانی دیکەدا ڕێژەی کاربۆن و ئۆکسیجین زیاترە باشە قوتابیان ئەوەش بە نسبەت ئەم نوقتەیە قوتابیان ئەگەر بێت و بین باس بکەین باسی یەکەی پێکهاتن بکەین باشە قوتابیان ئەمە گوتمان یەکەی پێکهاتنی کاربۆهیدراتەکان چ بوو گوتمان تاک شەکر بوو یەکەی پێکهاتنی پڕۆتینەکان چنە گوتمان ترشە ئەمینەکانن لێرەدا قسە دەکرێتە لەسەر ئەوەی ئایا چەوریەکان لە چی پێک دێن واتە یەکەی پێکهاتنی
چاوریەکان چین ئەگەر بێت و باسکەین دەڵێن یەکەی پێکهاتنی چاوریەکان ببیتە لە چ لە ترشە چاوریەکان باشە قوتابیان کەواتە پێی دەبێت چی پێی دەبێت ترشە چاوریەکان باشە قوتابیان ئەو بەنسبەت یەکەی پێک هاتنی چێ چاوریەکان پێکاتوە لە چی لە ترشە چاوریەکان ئەوە مهمە دووبارەی دەکەمەوە یەکەی پێکاتی کاربۆهیدراتەکان تاک شەکرە یەکەی پێکاتی پڕۆتینەکان ترشە ئەمینەکانە یەکەی پێکاتی چاوریەکان چیە ترشە چاوریەکانە دەبا بێن باز بکەین ئایا فاتی ئەسید ترشە چاوریەکان یعنی چی قوتابیان دەبێن بریتیر لە چ لە یەکەی پێکاتنی چی گەردی چاوری ئاگاتە لەوە بیتن یەکەی چیە یەکەی پێکاتن باشە قوتابیان وە پێک دێتن ئایا بزانین لە چی پێک هاتووە واتە ترشە چاوریەکان لە چی پێک دێن قوتابیان پێک هاتووە لە دوو جەمسەر باشە لە چەند جەمسەر پێک دێتن لە دوو جەمسەر پێک هاتووە لایەکیان ئەگەر بێت و باز بکەین قوتابیان تەماشا بکەن چیە پێک هاتووە لە زنجیرەیە کاربۆنی ڕاستی بێپەر واتە بێلق و هەروەها لەگەڵ کۆمەڵەی کاربۆکسیل کەواتە وتمان ترشە چاوریەکان لە چ پێک هاتنە لە دوو جەمسەر پێک دێن باشە یەکیان پێی دەبێن چی قوتابیان یەکێکیان پێی دەبێن ئەمەیان یەکیانە باشە جەمسەری کاربۆکسیلی ئەوەکەیت کە واتە جەمسەرەکەی کە پێی دەبێن چی جەمسەری کاربۆهیدرات باشە قوتابیان ئەوەشیان دووەمە کەوا لە دوو جەمسەر پێک دێتن جەمسەرەشیان جەمسەری کاربۆکسیلیە ئەوی کەش پێی دەبێت چی جەمسەری کاربۆهیدرات باشە قوتابیان ئەگەر بێت و تەماشای ئەو وێنەی بکەین قوتابیان تەماشا دەکەین دەبینی لە چ پێک هاتیە لە دوو جەمسەر پێک دێتن باش قوتابیان لە دوو جەمسەر پێک دێتن ئەم جەمسەرەیان باشە پێی دەبێت چی جەمسەری چی کاربۆکسیل باشە ئەم جەمسەرەشیان واتە ئەوەی کەوا سەوزە ئەوەیان پێی دەبێن چی قوتابیان پێیان دەبێن جەمسەرێکی کاربۆهیدرات باشە قوتابیان کەواتە لە چەند جەمسەر پێک دێتن لە دوو جەمسەر پێک دێتن ئەوەی کەوا ڕەنگی مۆرە پێی دەبێت جەمسەری کاربۆکسیل کەوا جەمسەرگرە و حەزی لە ئاوە هۆگری ئاوە ئەوەکەی کەس چیە جەمسەری کاربۆهیدراتەکەوا چیە ناجەمسەرگرە واتە ناهۆگرە بۆ ئاو کە ئێستا دێن باسییان دەکەین باشە قوتابیان کەواتە ترشە چاوریەکان تازە ئاماژەمە پێکرد گوتمان لە دوو جەمسەر پێک هاتیە یەکیان چیە کاربۆکسیلە ئەوی کێشان گوتمان چیە جەمسەری کاربۆهیدراتە با بێت تێبینێکمان هەیە پرسیارەکە ئەوە گوتمان جەمسەرەکانی ترشە چاوریەکان کە تازە ئاماژەمە پێکرد بە وێنەش بەنگۆمان نیشاندا گوتمان چیە دوو جەمسەری هەیە جەمسەرێکیان چیە جەمسەری کاربۆکسیلە ئەوی کێشان گوتمان چیە جەمسەری کاربۆهیدراتە و تێبینێکمانی قوتابیان دەبێت ئەوەی کەوا جەمسەری کاربۆکسیلەکەیە باشە ئەوەیان کەوا بچووک بوو بە ڕەنگی شین مۆر لە وێنەکەی بەنگۆم نیشاندا کە گوتمان چێ کاربۆکسیلە جەمسەرگرە و هەروەها حەزی لە ئاواتە هۆگرە بۆچی بۆ ئاو بۆیە بەرەو گەردەکانی ئاو چێش دەکات بەڵام جەمسەرەکەی دیکە واتە درێژەکە ئەوەی کەوا ڕەنگی سەوز بوو کاربۆهیدراتە و ناجەمسەرگرە ناهۆگرەچی بۆ ئاو بۆیە کارلێک لەگەڵ گەردەکانی ئاو ناکات ڕەنگە پرسیارێک لە ناو مێشتان دروست بیتێن سەرەتادا گوتمان چاوریەکان ناجەمسەرگرێن ئەدیلۆ دەکوانە دەبێت ئەمەیان جەمسەرگرێ ئەمەیان ناجەمسەرگرە قوتابیان ئەگەر بێت و تەماشا ئەم وێنەیەش بکەین ڕێژەی کاربۆهیدراتەکە تەماشاکە ئەوەی کەوا ڕەنگی سەوزە ئەو ناجەمسەرگرە زیاترە وەک لە چی لەم بەشە باشە قوتابیان کەواتە ئەمەیان گەورەترە هەر ئەمەش وای کردەوە بەسەریدا زاڵ بێتن و ببێتە چی ببێتە ناجەمسەرگر باشە قوتابیان ئایا ترشە چاوریەکان دەبنە چەند تایپ دەبنە چەند جۆر قوتابیان دەبێتە دوو جۆر واتە ترشە چاوریەکان چییە دوو جۆری هەنا یەکیان پێی دەبێت چی ترشە چاورێ تێرەکان کە ئێستا بە وێنە ئاماژە پێ دەکەن و فێر دەبین ئایا تێرەکان چنە ئەویت کەش پێی دەبێت چی ترشە چاورێ نا تێرەکان کەواتە ترشە چاوریەکان ئەگەر ئیمتحان لۆت هاتەوە ئایا چەند نەوعی هەیە چەند جۆری هەیە گوتمان دوو یەکیان تێرە ئەویتیان چییە نا تێرن باشە قوتابیان با بێن بزانی ئایا چ جیاوازێکەیە
لە نێوان ترشە چەورە تێرەکان و هەروەها ترشە چەورە ناتێرەکان. دەڵێن جیاوازەکە ئەوەیە دەبێت هەر گەردیلەیەکی کاربۆن بەهۆی بەندی هاوبەشەوە بە 4 گەردیلە بەند دەبێت، واتە 4 بەندی هاوبەشی هەیە. باشە قوتابیان، ئەگەر لەبیرتان بێت کاتۆی باسمان کرد لە بابەتی کاربۆن، وتمان کاربۆن یەکێک لە سیفەتەکانی ئەوەیە 4 بەندی هاوبەش دروست دەکات. تەماشاکە قوتابیان، وتمان کاربۆن چەند بەندی هاوبەش دروست دەکات؟ 4. ئەمە کاربۆنە 1 2 3 4. باشە؟ ئەگەر هاتوو 4 تاک بەندی دروست کرد، واتە 4 بەندی هاوبەشی دروست کرد، واتە 4 بەندی تاک دروست کرد، ئەوە پێی دەبێت چی؟ ترشە چەورە تێرەکان. باشە؟ بەڵام ترشە چەورە ناتێرەکان چین؟ دەبێت هەموو گەردیلەیەکی کاربۆن نەبەستراون بەچی؟ بە 4 گەردیلەی دیکە. بۆیە لە زنجیرەی کاربۆنیدا چ هەیە؟ لە جیاتی تاکە بەند چ هەیە قوتابیان؟ جووتە بەند هەنا. لە جیاتی تاکە بەند چ هەیە؟ جووتە بەند هەیە. ئەمەش پێی دەبێت چی؟ ناتێر. وەکو چی؟ تێرەکان نمونە وەکو چی؟ پاڵمیتیک، واتە ترشی پاڵمیتیک، ئەویت کە وەکو چی؟ ترشی لینۆلیک. تەماشا ئەو وێنەیە کە قوتابیان زیاتر بە ئاماژە پێ بکەین. گوتمان ترشە چەورەکان چنە؟ دوو جەمسەری هەیە، ئەوەیان جەمسەری کاربۆکسیلە، ئەوەشیان جەمسەری چییە؟ گوتمان جەمسەری کاربۆهیدراتە. و ئەو لایەن گوتمان چییە؟ جەمسەرگرە، ئەو لایەش گوتمان چییە؟ جەمسەرگرە. وەگەر بێت و باسکە گوتمان دوو نەوعی هەیە، تێر و ناتێر. لە تێرەکەی تەماشا بکەن قوتابیان، دەبینین هەر گەردیلەیەکی کاربۆن 4 تاک بەندی دروست کردێت. تەماشاکەن بۆ نمونە ئەمەیان. باشە؟ تەماشا دەکەین 1 2 3 4 بەنسبەت ئەمەش عینەن 1 2 3 4 بەنسبەت ئەوەشیان، کەواتە چییە؟ تاک بەند هەنا. باشە؟ واتە جووتە بەند نییە. مادەم هیچ کەلێنێک و بۆشایەک نییە، ئەمە پێی دەڵێن چی؟ پێی دەڵێن تێر. بەڵام ناتێر چییە؟ تێرش نمونە وەکو چی گوتمان؟ پاڵمیتیک. بەڵام ناتێر چی؟ ئەگەر تەماشا بکەن دەبینی چ هەیە؟ کەلێن هەیە قوتابیان. دەبینی چ هەیە؟ کەلێن هەیە. وە لە جیاتی ئەوەی کەوا 4 تاک بەند هەبیتن دەبینی چ هەیە؟ جووتە بەند هەنا. باشە قوتابیان؟ دەبینی چ هەیە؟ جووتە بەند هەنا. مادەم ئەم کەلێنە هەیە، ئەمە پێی دەبێت چی؟ پێی دەبێت ناتێر. تێگەیشتن؟ نمونەژە بۆ ناتێرەکان وەکو چی؟ وەکو ترشی لینۆلیک. تابێن بابەتش کەشمان هەیە، ئەویشتی هەر بەنسبەت چەورەکان پێیان دەڵێن چی؟ پێیان دەڵێن چەورە ئاڵۆزەکان. دەبابێ بزانی ئایا چەورە ئاڵۆزەکان چەند نەوعی هەیە یاخود چین؟ دەبێن لە ترشە چەورەکان پێک دێن. باشە؟ ئەمە یەک، واتە یەکەی پێکهاتنی چەورە ئاڵۆزەکان چنە؟ ترشە چەورەکان. بۆیە چکە باسمان کرد گوتمان یەکەی پێکهاتنی چەورەکان چنە؟ ترشە چەوری. چەوری ئاڵۆزەکانیش عینێ بە هەمان شێوە لە چی پێکهاتۆ قوتابیان؟ پێک دێتە لە چی؟ لە ترشە چەورەکان. و هەروەها چەند نەوعی هەیە قوتابیان؟ دەڵێن 3 کۆمەڵەی گرنگ هەنە لە ترشە چی؟ چەورە ئاڵۆزەکان. یەکێک لەوانە چی قوتابیان؟ گلیسریدە سیانیەکان، کە ئێستا یەک باسییان دەکەین. ئەویت کە پێی دەڵێن چی؟ چەورە فۆسفۆرکراوەکان. باشە؟ سێم نەوعیش پێی دەڵێن چی؟ مادە مۆمیەکان. ئەڤانگەری ئیمتحانی لۆت بێتەوە. جۆرەکانی چەورە ئاڵۆزەکان بژمێرە، دەڵێن گلیسریدە سیانیەکان و هەروەها چەورە فۆسفۆرکراوەکان و هەروەها مادە مۆمیەکان، کە ئێستا یەک باسییان دەکەین. با یەکەمیان ئاماژە پێ بکەین. دەڵێن گلیسریدی سیانی چییە؟ یەکێکە لە چی؟ لە چەورە ئاڵۆزەکان، کەواتە چەوری چی؟ ئاڵۆزن. و پێک دێن لە چی؟ لە 3 گەردی ترشە چەوری. باشە؟ و بە 1 گەرد لە ئەلکحۆلی گلیسرۆل بەستراون. چەند جۆر لە گلیسریدی سیانی هەنە؟ بیان ژمێرە و جیاوازیشیان بکە. دەبێن دوو نەوعیان هەیە قوتابیان. یەکەکیان ئەگەر بێت تەماشا بکەیت دەبێن گلیسریدە سیانیە تێرەکان. باشە؟ ئەوە یەکەمیان. ئەویت کەش پێی دەبێن چی؟ گلیسریدە سیانیە ناتێرەکان. باشە؟ با بزانین ئایا جیاوازی نێوان ئەو دوانە چیە قوتابیان؟ ئەوەی کەوا تێرەکان بزانین لە چی پێک دێن. دەبێت پێک هاتووە لە چی؟ هەناوەکە لە خۆی دیارە قوتابیان پێک دێت لە چی؟ لە ترشە چەورە تێرەکان. ئەویت کەش پێک دێت لە چی؟ لە ترشە چەورە ناتێرەکان. ئەمە یەک. دووەمیان لە پلەی گەرمی ئاساییدا، واتە ئەگەر هاتوو پلەی گەرمیەکە ئاسایی بوو، دەبێن چیە؟
بەرەو ڕقی دەچن باشە واتەگەر بێت ئەو چۆرە لە پلێگەرمی ژوورێ دابنێن لە ژوورێک دانی واتە لە پلێگەرمی ئاسایی بیتن ئەوە چی لێ دێتن بەرەو ڕقی دەچیتن بەڵام ئەمەیان لە پلێگەرمی ئاساییدا چیە شلن نمونە بۆ نمونە ئیوان وەکو چ وەکو ڕوون و چۆری چی گیانەوە ئیوەیان بە شێوەی سەرەکی لە چ هەیە لە بەر و تۆی ڕۆکدا هەنا وە هەردووشیان ڕۆژانە لە خواردندا بەکار بهێنی ئەمە یەکەچیان بوو نەوعێکی دیکە لە چۆری ئاڵۆزەکان چنە قوتابیان ئەویش پێی دەبێت چی چۆری فۆسفۆر کراوەکان با بزانین ئایا ئەوان چینە ئەوانیش عینن بە هەمان شێوە ئەگەر بێت و باسییان بکەین دەڵێن نەوعێکە لە نەوعەکانی چی چۆری ئاڵۆزەکانن ئەمە یەک ئایا لە چی پێک دێن دەبێن پێک هاتنە لە دوو گەردی ترشی چۆری ئەدی ئەویکە چەند گەرد بوو ئەویکە سێیان بوو بەڵام ئەوەیان چیە دووە و بە چ بەسترایەوە بە یەک گەردی چی گلیسرۆل کە ئێستا دێ ئاماژە پێ دەکەین تەماشا ئەو وێنەیەکە قوتابیان ئەمە چییە وێنەیەکەکەوە ئیچایی چۆری فۆسفۆرکراوە دەبینی پێک هاتیە لە چی لە جووتێک چین ئەمەیان چییە سەرەکەیتی ئەوەشان چییە ئەمەشان پێ دەڵێن کلک باش قوتابیان تەماشاکەن هەردووچیان پێ دەبێت چی چۆری فۆسفۆرکراو کە ئەمەیان کلکە کە ناهۆگرێت بۆ ئاو واتە حەزی لە ئاو نییە واتە بەرەو ئاو کێژ ناکاتن بەڵام ئەوی کەیان دەڵێن چییە دەڵێن سەرەکەیتی کەوا پێ دەڵێن هۆگرە بۆ ئاو تێبینێکمان هەیە قوتابیان دەڵێن پەردەی خانە لە چی لە دوو چی پێک هاتووە لە دوو چی لە چۆری فۆسفۆرکراو پێک دێتن کەوا بە جووتە چینی چۆری ناو دەبێتن کەوا نەتوانەوەی چۆری لە ئەودا لە پەردەی خانەدا وا دەکاتن بێتە چی بەربەستێکی جێگیر و هەروەها چالاک لە نێوان چی خانە و هەروەها ئەترافەکەی سێم شت و کۆتایی بین باز بکەین قوتابیان ئەوی چییە مادەی مێو باشە کەوا واکس چییە ئەوانیش نەوعێکە لە نەوعەکانی چی چۆری ئاڵۆزەکانن و پێک دێن لە چی لە زنجیرەیەکی درێژ لە چی لە ترشی چۆری کەواتە ئەوەی یەکەمیان گلیسیریدیسیانی لە سێ ترشی چۆری پێکات بوو ئەوەی دووەمیەکەوە چ بوو چۆری فۆسفۆرکراوەکان لە دوو ترشی چۆری پێک دێن ئەوەی سێمیشان کەوا چێ مادەی مێوی کەوا نەوعێکە لە نەوعەکانی چی چۆری ئاڵۆزەکان پێک هاتوونە لە چی لە زنجیرەیەکی چی درێژ لە ترشە چۆری پێک دێن کە بەستراون بە چی بە زنجیرەیەکی دیکەی درێژ لە مادەی کوحول باش قوتابیان سیارێک دێتە پێشمان ئایا گرنگی مادە مێویەکان چین هەم بۆ ڕۆکو هەم بۆ گیانەوەرەکان طبعاً کورتی دەکەینەوە لە دوو نوختە یەکەمیان دەڵێن مادە مێویەکان دژی ئاون باشە چنە دژی ئاون بۆ چکە چۆرینە چۆریش لە ئاودا ناتوێتەوە قوتابیان کەواتە چنە دژی ئاون و وا لە ڕۆک دەکاتت بێتە چی بەرگێک کەوا نەیەڵێتن بڕێشی زۆر لە ئاو دەربچێت ئەمە یەک بەڵام لە گیانەوەدا ئایا بزانین سوودی چییە دەبێن چینێک بەرگێکی پارێزەر دروست دەکاتن بۆ نمونە ئەو مادە مێوەیەکەوە لەناو گوێماندا هەیە مادەیەشی زەردە ئەوەی کەوا لەناو گوێماندا هەیە لە چ پێک هاتیە لەو چۆری ئاڵۆزە پێک دێتن واتە لە مادەی مێوی پێک هاتیە ئەوی چییە ناهێڵێت واتە وا لە گوێ دەکات ناهێڵێت وردە زیندەوەرەکان بچنە ناو جۆگەی بیستنەوە باشە قوتابیان ئەوەش بە نسبەت ئەم سیارە دەین باسی بابەتەشکە ئەوی چییە ستیرۆیدەکانە قوتابیان ستیرۆیدەکان چین ئەوانیش نەوعێکە لە نەوعەکانی چی لە چۆرەکانە بریتە لە چوار ئەڵقەی کاربۆن نی پێکەوە لەکاو و سەرای ئەوەش کەوە کۆمەڵە فەرمانیە کیمیاییەکان زۆر بە جۆرەکانی پێوە بەند بووە تێبینیەکمان هەیە دەبێن زۆر لە گیانەوەرە هۆرمۆنەکان وەکو هۆرمۆنی تێستۆستێرۆن کەوا لە هۆرمۆنێکی نێرەشیە هەروەها لە کۆڵسترۆلشدا تەماشا دەکەی دەبینی هەردووشیان لە چی پێک دێن لە ئاوێتەی سترۆیدی پێک هاتووە عادی دەکەم قوتابیان ئاگەتە لەو نقطەی بیتر هەم کۆلسترۆل هەمیش هۆرمۆنی تێستۆستێرۆن هەردووشیان لە چی پێک هاتنە لە ستیرۆید پێک دێن ئایا کۆلسترۆل چییە دەبێن ببیتە لە بەناوبانگترین لە سترۆیدەکان کەوا لەش بۆ دەمارە خانەکان و خانەکانی دیکە پێویستیان پێیەتی بۆ ئەوی بە شێوەیەکی چی سروشتی و تەبیعی کار بکاتن هەروەها یەکێکە لە پێکهاتوەکانی پەردەی خانە کە لە بەندی سێم ئەو شتە دەخوێنی کۆتا شت باز دەکەم قوتابیان ئەوی چییە
کۆتایی بەو بەندە دێتن ئەویش ناوکە ترشەکانە. ئەگەر لە بیرتان بێ گوتمان چی؟ گوتمان ئاوێتە ئەندامەکان چوار نەوعن. یەکەچیا پێمان گوتی کاربۆهیدرات، ئەوی کە گوتمان چی؟ پڕۆتینەکان. ئەوەی سێمیش گوتمان چی؟ چەورەکان. کۆتاشت باز دەکەن ئەویش چییە؟ ناوکە ترشەکان کەوا کۆتایی بەم بەندە دێتن. با بێم بزانین ئایا ناوکە ترشەکان چی؟ گەردی ئەندامین واتە ئاوێتەی ئەندامین. مادەم ئاوێتەی ئەندامین واتە لە پێکاتەیاندا چ هەیە قوتابیان؟ کاربۆن هەیە. باشە؟ و ئیشیان چییە؟ دەبێت شوێنی کۆکردنەوەی چییە؟ بۆ ماوە زانیاریەکانە. باشە؟ ئایا ناوکە ترشەکان قوتابیان دەتە چەندنەوە؟ چەند زۆر؟ دەبێن دوو جۆرمان هەیە. باشە؟ کە لە پۆلی 12 لە بەندی 8 دەخوێنن. ئەوی چییە؟ یەکیان پێی دەڵێن DNA، ئەویت کەش پێی دەڵێن چی؟ RNA. کەواتە گەر ئیمتحانی لۆت هاتەوە ناوکە ترشەکان چەند نەوعن چەند زۆرن، ئەوە دەبێن دوو نەوعیان هەیە. یەکیان پێی دەڵێن چی؟ DNA، ئەویت کەش پێی دەڵێن چی؟ RNA. DNA چیە مامۆستا؟ دیئۆکسیڕایبۆنیوکلیک ئەسید. باشە؟ واتە ترشی ناوەچی کەم ئۆکسیجینی. ئەدی RNA چیە؟ ئەوەشان دەبێت چیە؟ ڕایبۆلۆزی نیوکلیک ئەسید واتە ترشی ناوەچی ڕایبۆزی. تێبینێکمانی قوتابیان ئەویش ئەوەیە دەبێن DNA ناوکە ترشی ڕایبۆزی کەم ئۆکسیجینە، بەڵام RNA کە تازە ئاماژەمان پێدا وتمان چیە؟ ناوکە ترشی ڕایبۆزیە. با بێن بزانین فەرمانی هەرێکەیان چییە؟ کەوا لە پۆلی 12 دێتەوە پێشتان، بەڵام لەکان بە کورتی باسی دەکەین. ئەویش ئەوەیە DNA چییە؟ شوێنی کۆکردنەوەی چییە؟ بۆ ماوە زانیارەکانە و هەروە چالاکیەکانی خانی تێدا چییە؟ خەزن دەبیتن. بەڵام RNA چییە؟ ئەویش وەکو شوێنێکە مەڕبەندێکە بۆ ماوە زانیاری تێدا. بۆچی؟ بۆ دروستکردنی پڕۆتین. واتە تایبەتە بە چی؟ تایبەتە بە دروستکردنی پڕۆتین. واتە RNA تایبەتە بە چی؟ تایبەتە بە دروستکردنی پڕۆتین. واتە ئەو ئیعاز دەنێرێتن تاوەکو چ نەوعە پڕۆتینێ دروست بیتن. تێبینی هەردوو ناوکە ترشی DNA و RNA بریتێ لەسەر لە فرە یەکەی پێکاتن کە پێکەوە بەستراون بەچی بە هەزارەها لە یەکەی پێکاتن. ئەوی سێ پێ دەڵێن نیوکلۆتایدەکان. کەواتە لێرەشدا عینەوە هاتۆ پێشمان دەبێن کاربۆهیدراتەکان یەکەی پێکاتنیە تاکە شەکرەکانە. پڕۆتینەکان یەکەی پێکاتنیە چییە؟ ترشە ئەمینەکانە. و چەورەکان یەکەی پێکاتنیە چییە؟ ترشە چەورەکانە. وە کۆتاشتی گوتمان ناوکە ترشەکان یەکەی پێکاتنیە چییە؟ نیوکلۆتایدەکانە. باشە قوتابیان؟ نیوکلۆتایدەکان چین؟ دەڵێن یەکەی پێکاتنی ناوکە ترشەکانە چ DNA بێت چ RNA بیتن. و لە چی پێک دێن قوتابیان؟ هەر نیوکلۆتایدێک لە سێ بەش پێکاتیە. یەکیان پێ دەبێت کۆمەڵەی فۆسفات و هەروە پێک دێتن لە تفتێکی نایترۆژین و پێک هاتۆ لە چی؟ لە شەکرێکی 5 کاربۆنی. کەواتە ئەمە کۆمەڵەی فۆسفاتە. باشە؟ و ئەمەشیان تفتی نایترۆژینە. ئەوەشیان چییە؟ شەکرێکی 5 کاربۆنی. ئەوەش عینە لە پۆلی 12 لە بەندی 8 دێتەوە پێشتان. و هەروەها نیوکلۆتایدەکانیش پێک هاتنە لە چی؟ لە تفتە نایترۆژنەکان چ پیورین بیتن چ پاریمیدی بیتن. و هەروەها ئەدنین و گوانین و سایتۆسین و ثایمینی هەیە ئەگەر DNA بیت. بەڵام ئەگەر RNA بی ئەدنین و گوانین و سایتۆسین و لە جاتی تیەکەی واتە لە جاتی سایمین چی هەیە؟ یۆڕاسیلی هەیە. قوتابیان بەم شێوەیە کۆتاییمان بە بەندی دووەم هینە. ئینشاڵڵا لە دەرسی ئایندا دەست دەکەین بە بەندی سێیەم بۆ هیوایەکەوە تێگەیشت بن. خواتان لەگەڵ.